ئەگەر تۆ کەسێکی ڕازگۆ بووی لەگەڵ خێزانی خۆت، لەگەڵ مێردی خۆت، لەگەڵ دراوسەی خۆت، لەگەڵ هاوڕێی خۆت لە کاتی کڕین و فڕۆشتنە، ئەگەر کەسێکی ڕازگۆ بووی خەم مەخۆ لەوەی کە لە دنیادا لە دەست دەرچووە. تۆ براوەی، تۆ سەربەرزی. بۆیە ڕازگۆیی صیفەتێکی زۆر جوانە. چەند خۆشە ئینسان کە قسەی کرد خەڵکی متمانەی پێ بکات، خەڵکی باوەڕی پێ بکات، دۆست و دوژمن. کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیسرا میعراج پێکرا و بەرز بووە بۆ ئاسمانەکان و گەڕایەوە، بێباوەڕەکان هاتن وتیان با بچین ئەبوبەکری سدیق پەشیمان کەینەوە لە ئیمانەکەی. وتیان ئەبوبەکری سدیق ئەزانی برادەرەکەی تۆ چی ئەڵێ کە محەممەد صلی الله علیه وسلم؟ وتی چی ئەڵێ؟ چی فەرمووە؟ وتی دەڵێ ئەم شەو ئاوام کردو ڕۆشتمەتە ئاسمان و گەڕامەتەوە و چوومەتە قودس و نازانم کوێ و هەموو شتەکانی باس کرد. ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمووی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای فەرموو بێ ڕاستی کردووە، من لەوە زیاتریش باوەڕی پێ دەکەم، چونکە الصادق الأمین ڕازگۆ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چەند خۆشە ئاوا ڕازگۆ بیت، باوەڕی پێ دەکەم لەوە زیاتریش، لەوە دوورتریش. حتا دوژمنەکانی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئیعترافیان کردو، دانیان بەوە داناوە کە کەسێکی ڕازگۆیە. ئەگە تۆش شوێن کەوتووی ئەوی دەبێ کەسێکی ڕازگۆ بیت. ئەخنەسی کوڕی شوڕەیق لە غەزای بەدردا کافرەکان ئەبوو جەهل لەگەڵ هاوڕێکانی بەرامبەر سوپای موسڵمانان وەستاون. ئەخنەسی کوڕی شوڕەیق وتی ئەی ئەبوو الحەکەم، خۆی ناوی ئەبوو الحەکەم ناوێ نا ئەبوو جەهل، وتی ئەبوو الحەکەم ئەی ئەبوو جەهل، محەممەد صلی الله علیه وسلم ڕاستەکە کە ئەڵێ پێغەمبەرم یا درۆکە؟ ڕاستم پێ بڵێ، ئێستا بەس من و تۆین، کەس لە بینمان نییە. ئەوە تا بەرەو ڕووی سوپاکەی محەممەد وەساوی صلی الله علیه وسلم. ئەو بوو ئەبوو جەهل لەو ڕۆژە کوژرا. وتی وەیحەکە ما كذب محمد قط. وتی ئەوە تۆ چی دەڵێی؟ پرسیاری ئەوم لێکی محەممەد صلی الله علیه وسلم ڕازگۆ یا درۆزنە؟ والله محەممەد صلی الله علیه وسلم لە ژیانێ درۆی نەکردو قەت. وتی ئەی بۆ باوەڕی پێ ناهێنی؟ وتی لەبەر لەومەی خەڵک، لەبەر ئەوەی ئەو فەزڵی بەسەر منە نەبێ. ئەگینا والله لە ژیانێ درۆی نەکردووە، والله سەد باوەڕم پێیەتی کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. چەندێ خۆش ئینسان ڕازگۆ بێ. قیمەتی نییە ئینسان پارەی هەبێ، دەوڵەمەند بێ، دەسەڵاتی هەبێ، هەرچی هەبێ، مادەم دوو لە ڕێی بەڕێستان درۆزن بێ قیمەتی نییە. نە پارەی قیمەتی هەیە، نە دەسەڵاتی، هیچ شتێکی قیمەتی نییە. جا ئەگەر ئینسان ڕازگۆ بوو خاوەنی هەموو شتێکە، هیچ زەرەرێکی لەم دنیادا نەکردووە.